سڵاوتان لە بێتم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامە ئەمجارەشمان کۆمەڵێک بابەتی گرنگ و جۆراجۆری لە خۆی گرتووە تا کۆتایی بینەرمان بن. هاوڵاتیەکی سیدەکان لە تای کۆنی ئۆتۆمبیل کورسی دروست دەکات و دووبارە بەکارهێنانەوەی کەلوپەلی کۆن. گەنجێک بەهۆی هونەری هاوسەنگی بەردەوە شێوەی جۆراوجۆری هونەری نمایش دەکات. دوو گەنجی هەڵەبجە لە ڕۆژانی گەرما و سەرمادا خزمەتی باڵندەکان دەکەن. خاتونێکی شێوەکاری خەڵکی سلێمانی گەلەرێکی تایبەت بە کارە هونەریەکانی دەکاتەوە، لەگەڵەوەشدا ئەو کەرەستە تایبەتیانەی کە فولکلۆرن و تایبەتن بە ملەتی کورد تیایدا نمایش دەکات و جگە لەوە کە لەو گەلەریەدا کارە هونەریەکانی خۆی نمایش دەکات، شوێنێکیشی بۆ فێربوونی شێوەکاری بۆ منداڵان کردوتەوە. لەم ڕێگەیەش خزمەتێک بە هونەری شێوەکاری دەکات. ناوم بەیان مەجیدە، مامۆستای شێوەکارم. ماوەی 2 ساڵە ئەم گەلەرە شێوەکاریم کردوێتەوە. ئەوەی ڕاستی بێ ئەم گەلەرە شێوەکاریە بیرۆکەی سەرەتای دروستبوونی گەلەریەکەی ئەوە بوو کە من لە 2002ەوە کاری شێوەکاری ئەەکەم و کار و تابلۆکان و کارە دەستیەکانم بە بەردەوامی بەشداریم پێکردن لە پێشەنگا هاوبەشەکان. وای لێ هاتبوو کارەکانمدا زۆر بوو، حەزم نەکرد بەڕاستی لە هەورەبانێک داینەم یا خۆت لە مەخزنێکی ماڵەکە هەڵیانگرم. بۆیە ئەم بیرۆکەم واتم ئەم گەلەریە بکەمەوە، لە هەم ئیشەکانی خۆشمیتیاکەم، لە هەمان کاتیشا خەڵکانێکیان سێری تابلۆکان ئەکەن و چێژێکی لێوەرئەگرێت. شوێنێ گەلەریەکەم بڵین بەشێکی بۆ تابلۆکانمە، بەشێکیشم جیا کردوێتەوە، بەشێکی کللتوریە. وە ڕاستی بێ خۆم زۆر خۆلیای ئەم کارە ئیشە کللتوریانم، لە هەمان کاتی شاکارەکانم بەشێکی ستایڵێکی تێکەڵکردنی هەردوو کاری تازە و کارە کللتوریەکانە. زۆر گرنگیە دەم بەم ئیشە کللتوریانە لەبەرەوەی بەڕاستیمی بە شوناسێکی خۆمانی ئەزانم. حەزیش ئەەکەم ئەو کەسانەی کەیەنە ئەم گەلەری من بۆ چەند ساتێکیش بێکەیەن سەردانی ئەم ژوورەکە لە پوریەکەین هەست بە ئارامیەک ئەکات کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمەی باب و باپیرانمان کە ئەم شتە کۆنانە ئەبینێت کە وەختی خۆی بەکاریان هێناوە. ستایلی کارکردنم وە ڕاستی بێ شتێکی وام این نەکردووە کە بڵام بە ستایلێکەوە خۆم پێوەستکەم، ئەوەی سەرنجە بڕاکێشێت و حەزم لێ بێ ئیکەم. بەڵام زیاترین شت ڕەنگی پیرۆزەی زۆر زاڵە لە کارەکانمە و ئافرەتیش بە تایبەتی زۆر حەزەکەم لە زۆر ڕسمە معاناتی ئافرەت پێشاندە بەو شێوەی کە ئافرەت زۆربەی تابلۆکانم خەمبارایان مەسەرەن هەستەکەی معاناتێکی هەیە. ئەوانە زۆر لە کارەکانمە دەرکەوتووە بەڕاستی. لەگەڵ یارایە ئەو لەزگەی لێ بکەوی دارەکە بە جوانی. ئێمە هاوینان لە گەلەرێکە خولی وێنەکێشانیش ئەەکەمەوە بۆ مناڵان، وێنەکێشان و کاری دەستیە. ئەوەی ڕاستی بێ من زۆر گرنگی بە مناڵ ئەیەم، حەز ئەەکەم مناڵ بزانێت چێژی کاری دەستی چیە، بەرهەمی دەستی خۆی ببینێت. بۆیە زۆربەی کار و چالاکیەکانم بەڕاستی تەرخان کردو بۆ مناڵان. لە دەڤەری بەرواری باڵا جوتیاران بەرهەمی ساڵانەی هەڵوژە و قەیسی خۆیان وشک دەکەنەوە بۆ دروستکردنی نانە قەیسی. سەبری یاسین دەڵێت کە چونکە بەرهەمەکانیان لە بازاڕەکاندا بە شێوازێکی زۆر باش و بنرخێکی گونجاو نافرۆشێت، ئەوان بەرهەمەکانیان دەکەنە نانە قەیسی کە لە بازاڕیشدا خواستێکی زۆری لەسرە و لە ڕووی فرۆشتنیشەوە نرخەکەی بۆ ئەوان گونجاوترە. الصبر ياسين طه
خلق گنده بازه ما جوتورت گنده بازه ما گلک درآمد یا وکی فقهی و زرزواتی هم تین نوکه موسم فقهیه سیوا حلیکا مشمجا هم دیری گمرک و اینوان گمرک ما دیرن و هم برخ دینه فقهی من مینتل بنه دارا هم نجن چتش تاله بگین هم تینید که اینه قیسی بری نوکه گمرک روش حالات دو که بو نوکه گمرک چون روش هوای دو که یعنی پدر بارگیرانه که کتی سر ما چی گله کاب دیر کتی بو ما و تشتمب چنا چی هم بهم برخه دنه با که هم هولت که هم تین بین هم تین پشتینگان فروشین هات بنا دو که کنه شربت بو شربتات بن باربتر بو کافتر یا تشتواصل بن هبا مفاجئ وردی والله که گمرک چه با فچتر بو به زحمتتر بو بس نوکه که قیسی دخرام نبن دا چیز گمرک هم چون فایده نوارگیری خدا اب زحمته گرگ اب زحمته مانه هم تین دینی برخلاف دیکلینی ایک آگر چید غاز چید ابا یعنی بیتا مصرفی و ده پشتینگی دینی زحمته که به رابع حتات کلینی و شنیکاتینی و صافینی و شنیکات بیت کاتوه و شنیکات لیک ده یعنی ابا گرانی بس که هکل گمرک چبان هم دکه صندوق دکه سیاره ده باید گمرک عملیه ده پاره خوب درستای برگیره به زحمت اوان حدیقا ده صافینن و ده پشتینگه ده چند نالونه که ده اینن دینن نبی نالیونی و ده انده دهنید بنه نالیونی ده انده وقتی قیسیه کرا سر ده اف قیسیه پیوه نمین تا پیوه ده راب بیت اف قیسیه هم داخازش حکمتت که این که بوما کارگه بینه دیناندن اگه کارگه بینه دیناندن و کی سالت بره هبون کارگر آن البته ود کردن ورد گرتن درجه 1 درجه 2 درجه 3 یعنی افریقیا وقتی چجار بنی پینچنت بو و مزحمه جیورانت بر بارا پدر نو که مش مجا اما وقت موسم مش مجا و حدیقه وقت موسم مش مجا احمالا 300 400 صندوق یت پیج بول بنی و برازایت خارین و یعنی کسی مفاجئه نور گرته هاوڵاتیەکی دانیشتووی ناحیەی سیدەکانی دەڤەری برادۆست کە پیشەی ڕۆنگۆڕی و پەنچەرچیە لە تای کۆنی ئۆتۆمبیلەکان کورسی دروست دەکات. ئەو هاوڵاتیە ناوی سیاکۆ برادۆستیە وەکو خۆشی دەڵێت مەبەستی لەم کارە پاراستنی ژینگە لە فرێدانی ئەو تایە کۆنانەی کە دەبنە هۆکاری تێکچوونی ژینگە و دەڵێت ئەگەر بتوانێت کەرەستە و ئامێری باشتری بڕینەوەی لەبەردەست بێت هونەری جوانتر لە ڕێگەی ئەو کارەوە دەخاتە ڕوو. سەرەتای بیرۆکەکەمان لە گوردانەوە دەستمان پێ کرد پاشان بیرمان لەوە کردەوە ئەو تایە کۆنانە شتێکی جوانتری پێ دروست بکەن و سوودشی هەبیتن و ژینگەش خاوێن بکاتەوە چونکە بە حکمی ئەوەی ئێمە دوکانی ڕووگۆڕ و پەنچەرچیمان هەیە تای زۆر لای ئێمە دەمێنیتەوە بیرمان لەوە کردەوە کورسی پێ دروست بکەین سەرەتا دانێکمان دروست کرد پاشان بە شێوازی جوانترمان دروست کرد وشی ئێستا دروستمان کردیا هەمووشی لە تایە ئەو تایە هەم پاڵپشت و هەم پێچکەکانی و بیرمان کردەوە چ شوێنێکی تای بیتە هۆی پێچێکە ئەو پایانی کورسیەکان نەچەمێن لەوەی لە چەدا بنیشی نەچەمێ ئەو تۆقەی تایەکە سیمی لە ناودایە سیمەکان ئەبێتە هۆی ئەوەی کە توندیرشی باش دروست بکە بۆ ئەوەی نەچەمێ هەر کەسێکی قەڵەو بیان وەزنی هەبی دەستەدا بنیشی کورسەکان خرانە بن لەوەمان دەست پێ کرد کە شێوازەکانی کو دەربچی شێوەشی جوان دەربچێ و ئەوەی خەڵک پێی جوان بی دروستمان کرد چەند دانەیەک پاشان
پەرەمان پێدا کە برایەکانم یارمەتیدان برا گەورەکەم ئەویش بە حکمەوەی پەنسەرچیە چەند ساڵێکە کورسیەکانیش کورسی زۆر بە قوت ئەستا هەر کەسێک شتدا بنووسیتن خرا نابێت ڕەنگەکەی زۆر پێویست بە ڕەنگەکەی بگۆڕن لە ڕەشەوە لە ڕەنگەی تر ڕەنگەکانش شینمان هەبژار و ئەوەی شین کرایەوەترا ڕەنگەکەی زۆر باشتر ئەبیتەوە بوونەوەی ئەو ڕەنگەش لە ئەوەی ناوحەدیقای دابنێ یان لە هەر جێشی دابنەی ڕەنگێکی جوان دەربچێت. بیرۆکەی شێوازی تر هەنا بەڵام ئەو بیرۆکانە کە هەنا هێشتا مرۆ ئیشمانە سە نەکرد داخوا باش دەرەچی یان قەیم دەرەچی هەیە ئەو پاڵبشتەی وەختی ئێستا پان نییە کچکەترە یان بیرۆکەی تر هەیە بە شێوەی قەنەف دەرەچیت پێویستمان بە هەندێک ئامێدی ترە بۆ ئەوەی بەڕینەکانی جوانتر دەربچیت ئێستا بڕینەکان هەمووی بەچەقۆیە زۆر حاڵەتە زۆر پێوەمادی شەبین بەڵام زۆر جوان دەرناچی بیرمان لەوەی کردەوە ئامێرێکی پەیدا بکەین یان لە ئەوەی لە حاڵەتی بڕین شێوازەکەی جوانتر دەربچی زۆر کەس داوای کردو بە سەتاکو ئێستا لەمان دروست نەکردیە چونکە زۆر بە زەحمەتە نەماتوانێت سعرێکی سەدا بێت چونکە لە جوێرەی زەحمەتی خۆشمان سوکاتەوە گەر ئیشێکی بکە بێ حسابی زەحمەتی خۆشت بکەیت. ئەحمەد شامکی گەنجێکە کە لە نێو ڕووباری ڕۆیشین لە ناحیشی لادزێ کارێکی هوەری لەسەر بەرد ئەنجام دەدات کە پێدەگوترێت هاوسەنگی بەرد ئەویش لە ڕێگەی دانانی بەردەکان لەسەر یەک لە نێو ئاوی ڕووبارەکە بە شێوەیەکی ئەندازەی و جۆراوجۆر و سرنجڕاکێش وەکو خۆی دەڵێت ئەو هوەرە هوەرێکی کۆنە وەوێت لەو ڕێگەیەوە خەڵکێکی زۆر بۆ ئەو شوێنە ڕابکێشێت و بە هوەرەکەی ئاشنای بکات. اس هولاتی احمد شام کی خلکی نحوی شلات زمان افیاریا بجاری که مل وجهی کربو افیاریا بجاری که مل وجهی کربو مل تورب کمالاتی بالاف که چند وینگ ما بالاف که خلکی گلک حاجه که بو سرانجا خلکی راستی کو تورب کمالاتی دان منم جوی یاریه اوه کو هر کس دبر خو شوازه که سرانجا خلکی کشید جسیارات کشید بو دبر خو اجی ویاریه من ویا خدمت بکم کو خلکی گسیار بینم بو دورامم. افیاریا از بارم تیتا زبراندن بو پیش 100 سالا البرلي اغلبيا بيستفول جيب جوري بيستفول كان امريكا الصين از بارم ايطاليا اب جين ريبوريت كنار ريبوري وبريت جيب وبريت وصلهين افيوريا عربي بين توازن حجر وكردجان بين هفسان قادنا برا هيفيامنا اب جورياريا خدان لي درب كيفن كو بتا شواز بيستفول كو خوب فهمجيل كان ويوريا كو جلاكو زاوكا افیاریا پیروی همی کس نشیم کن او کس شیم کن او کسین دست نلف هیبن یعنی دست نلف هیبن نوعی که کسین اما هنگ کسان دست دو لرزم همی کس نشیم بیاری کن بلکه دادید بو من چند پیکول کردن حتی میشم که وانی درست کن افیاریا گلک جور هنه کرنوی گلک جور هنه شوازی که وانی هی بلندی هی قوسط هین يعني تو شيء قالك جورا بيوريب كي هارك شيء وزي خو أصلا بيجم كاس إيكام كاس نشيد وكي من وصل شيء كذا ليه أكل كان شحنة خبداني وشيء كان أسبوعين بس مجانتر شيء كان وقالك وينا أبو 200 فيسبوك يم قالك وينا أبو 200 شيء وزن جدا وینای دو اگه تو کیا وینا پیچا کو سخت کاریاتی ده هی وینای دو تو چه وینای تو چه بیشولی که وان خود درست که وکی تفید سیلیکونی بی چه بیتن خود درست که وکی تفید شنی تو وینای بو بگیری وقتی تو وینای گرد وکی ویدیویی نه عملیات وکی ویدیویی نه بجا گلک وینا تین هیچ دیو دیل خوش کن کاب سیلیکونی چه ابو مفرد کن
کو وەک ڕکۆبەر دیگە گەل بکەم گەلە جۆرە گوتی وەرن کۆنسەند ڕکۆبەری بکەین و شتێکە سەرکەفتن بۆرەویە ئەبێ شیۆنی توێ پتر بن هێوی و ئومێدۆمش ئەوە ئەفیۆریە بتە وەک شێوازی ویستاڤۆڵ هەر ساڵ بێدەکردن دەبەرێ و دەبەرەمەشی دەبەرێت خوشەناستی ئەفیۆریە من ئۆڤۆمۆرێک ڤیجی ئەکەم جۆر ڤیجی من دەست پێ کردە ئەس بۆرم ڤۆن جلکۆژی من دەست پێ کردە لەو ئەفجلا میکردە بەرخۆ باهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەندێک لە باڵندەکان ناتوانن ئاو خۆراک بۆ خۆیان دابین بکەن و دانەوێڵەکانیشیان دەست ناکەوێت دوو گەنجی پارێزگای هەڵەبجە بە ناوەکانی سەروان و ڕاوێژ بە پەیژەکەیانەوە درەخت بە درەخت دەگەڕێن و دانەوێڵە و ئاو بۆ باڵندەکان دابین دەکەن ئەوان لە ڕێگەی ئەم کارەوە ژینگە دۆستی خۆیان دەخەنەوە. لە وەرزی هاوینە پلەکانی گەرما زۆر بەرزە بێتەوە و ئێمەی مرۆڤ باواز لە باڵندەکان و ئاژەڵەکان بین کە ئێمەی مرۆڤین خوای گەورە توانایکی پێیان لە وەرزی هاوینە زۆر مانووە بین بەهۆی گەرما و پلەکانی گەرماوە بە تایبەتی دیار بۆ بڵێن لەلایەنی تین و بوون و بەهۆی کەمبوونەوەی ئاویشەوە و ئێمەش بەباشمان زانی بن و کاکسەروانی هاوڕێم بەباشمان زانی لەم کاتا کە ئێستا باڵندەکان پێویستێکی زۆریان بە ئاو هەیە بەباشمان زانی کە وەک ئەرکێکی ئاینی هەروەها وەک ئەرکێکی مرۆڤیش هەڵسین بەم کارەکەیش دانانی ئاو دانەوێڵە بوو لە زیاتر لە 15 شوێنی شاری هەڵەبجە. ئەگەر ئێمە بیل لەوە بکەینەوە خزمەتکردن تەنها خزمەتی مرۆڤ نییە خزمەتکردن ئەوە نیە تەنها بڵین ڕێگەوبان یاخود خزمەتی کەسێ بکەی بە دۆزینەوەی کارێک بۆ یا پاداشتێکی بیتەوە ئاژەڵەکانی بەشێکن لە خێزانیە ماگەر هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتی و ئاژەڵەکان ئێمە پێویستە بە خێزانی خۆمان هەمووی حساب بکەین بۆیە پێویستە ئێمە هاوکاری ئەوان بکەین چونکە ئاژەڵەکان خۆمان زانین ئەو توانای ئێمەیان نییە کە بڵین ئێمە گەر لە شوێنێک ئەو شتانی پێداویستی خۆمان دەست نەکەوێت بەڵام ئەڕەن ڕێگەی بۆ دۆزینەوە بەڵام ئاژەڵەکان تەنها ڕێگەیەکیانەیە بۆ دەستکەوتنی و پێداویستیانەیە بۆ لێرەوە داواکارم کە هاوڵاتیان تەنها شوێنە گشتەکان نەبێ هەر کەسە بوون لە ئاستی خۆی لە ماڵی خۆی بێ لەسەر دیواری ماڵی خۆی بێ لە هەر شوێنێک بێ کاتوانێ ئاو دانەوێڵە لەم کاتا بۆ ئاژەڵەکان دانێت. هۆکاری دانانی ئەم باڵین دانەوێڵە ئاوەکان لە جێگایەکی بەرز بۆ گەرێتەوە کە خۆمان زانین زۆربەی کات مرۆڤەکان دەستکاری ئەو شتانەگەن کە دروست کراون تەنانەت بوونە درەختێکی بەرزدان لەقەکان یشکێنەوە کە لەقەکان یشکێنەوە بۆ پێداویستی خۆیان ناشێنەوە هەروەکو با بڵێنەوە حەزێکە یشکێنەوە و فرێدن لەو ناوە ئێمە پێویستمان زانی کە ئەو شتانی کە داین لە شوێنێک بێت کەس دەستی پێ نەکات چونکە ئەگەر کەسێک بێت ڕۆژانە بێت ئێرە بۆم نەگەنجان سەردانی ئەم شوێنەکەن دەستیان پێ بگات ئەوە هەم پرۆژەکە ئێمە تێکەیەن هەم ئەو باڵندانش بێ بەشەکەن لەو خواردن و لەو خۆراکی کە بۆیان دانراوە.
ماوەی 16 ساڵە نزیکتر لە عەرەبانەکەی فڵچە بۆیەکانی وێنەکێشان هاوڕێتی لە نێو گەلێریەکەی عومەر سەرابیدا دەیان لەو تابلۆیانە دەبینین کە ڕنگدانەوەی ژیان و نەهامەتیەکانی گەلەکەیەتی ئەگەرچی عومەر سەرابی لە ماوەی 17 ساڵی ڕابردوودا بەهۆی ڕووداوێکەوە قاچەکانی لەدەستاوە بەڵام نەیتوانی وەڕێگر بێت لە بەردەم کارەکانی و دەڵێت ئەگەر مرۆڤ عشق و خولیای بۆ هونەرەکەی هەبێت دەتوانێت بەردەوام بێت ئەویش بە عشقەوە تابلۆکانی دەنەخشێنێت و هونەرێکی جوان دەخاتەڕ. ناوم عمر عبدوڵڵا عەزیزە دانیشتی شاری قەڵاتزێم هەر لەوێش لەدایک بووم و خوێندنی دواناوەندیشم لێو تەواو کردووە. تاوان دوای ئەوەی کە خوێندنی دواناوەندیم تەواو کرد ئیدی هەر لە مەکتەبیش خولیای وێنەکەشانم هەبوو بەڵام وەکو ئەو حاڵەتە ئێستا کە تێدام یعنی ئەو مەجالە نەبووە کە بە تەواوی ئەوە بم بپڕژمە سەری. ئیدی ئەوە بوو لە ساڵی 2000 کە تووشی کەم ئەندامی بووم لە ڕێگای هەندەران لە دەرەوەی وڵات. ئیدی ئەوە بوو دەستم پێکردو بە وێنەکەشان تەمەن دوای 2 ساڵمانەوەم لەسەر جێگا ئیدی توانیم دووبارە ئەو خولیا و حەز و ئارزوەکەی منداڵیم دووبارە زیندوو بکەمەوە. ئیدی ئەوە بوو دەستم پێکرد بە وێنەکەشان. ئێستا نزیکەی 15 ساڵ دەبێ وێنە دەکێشم و کردوشمە پیشەیەکیش لە پاڵ موچەی کەم ئەندامەکەم ئیدی بژێوی خۆمی پێدابین دەکەم. هەدەفی من ئەوەیە دەمەوێت بڵێم کە ئینسان مرۆڤ زۆر بەتوانایە هەموو شتێک دەتوانێت ئەنجامی بدات و دەمەوێت بە هەموو بە گەنجان بڵێم بە تایبەتی ئەوانەی کە لە پڕ تووشی بارودۆخێک دەبن تووشی بارودۆخێک ئەخوازراوە بە تایبەت ڕوودا و مەسەلەن کەم ئەندامی ئەوانە ئیدی پێیان دەڵێم ژیان بەردەوامە دووبارە سەر لە نوێ ژیان دەست پێ بکەنەوە و خۆتان مەشغوڵی پیشەیە بکەن و یاخود کارێکی هونەری چکە بواری هونەری زۆر فراوانە یعنی دەتوانێت هەموو چەمکەکان هەموو کەسێک لەخۆی بگرێت شەرط نییە وێنەکەشان بێ با شانۆ بێ با شێعر بێ با نووسین بێ هەر نەبێ وەرجێر مەسەلەن ئەو شتانەی کە ئەوان خۆیان حەزیان لێیە لەسەر ئەوە کار بکەن. زۆربەی کاتەکانی من بە وێنەکەشان دەبمە سەر دوای ئەوەی کە ینی بارودۆخ و تەندروستی خۆم ینی کاتێکی تایبەتی دەوێت بەڵام زیاتر کاتەکان بە وێنەکەشان دەبمە سەر لە پاڵ وێنەکەشانیشدا حەزیشم لە ئامێری نەیە. ئەوە ڕاستی بە لەوەتی کە دەستم پێکردو بە وێنەکەشان بەردەوام ینی خوێندکاروشتم هەبووە. ئێستا زۆری خوێندکارەکان لە پەیمانگا و لە زانکۆکان دەوام دەکەنەوە بگرندێکیشان تەخەڕوجیان کردووە و بێزگەل لەوەش کە تەخەڕوجیشیان کردووە هەندێکان تاعین بوون ئیدی بەردەوام سەردانیم دەکەن چکە هونەر شتێک نییە بۆی دوو کەڕە دوو یەکسانە بە چوار تەواوی دێ ئەو کەسە فێر بوو تاوان وەکو بڵێن سەنعاتێکەوە وەکو یعنی چۆن بڵێم هەتا زیاتر تێدا بمێنەوە زیاتر لێ شارەزا دەبی و پێویستی زیاتر بە زانیاریە. لە ماوەی ڕابردوودا لە کوردستان 24 بەرنامەی هەفتانم پێشکەشکردن تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.